جا ئەمڕۆیە یان بەیانی یەکەت دەگرێ ئاگادار بە ئەوە خۆتی دوای نەڵێ خوایە بۆ وام لێ هات ئەوە خۆتی ڕۆژێک فیتنەیت لە بینی ژن و مێردێکا کردووە لە میوانداریەکە قسەیەکت فڕێداوە ئەوە خۆتی ساویلکەی بە ناوی خۆشەویستیەوە خەڵک دەستیان بڕیوی ئەوە خۆتی پارەیەکت کۆ کردوتەوە مۆڵ دەیخەیتە دەستی ڕیباخۆرێکەوە خانوەکە لێ دەکڕم بۆ 8 مانگی تر 2 دەفتەر زیاد دەدەمێ سارەکەتم بدەیە لە جیاتی 2 دەفتەر 3 دەفتەرە دەدەمێ بەڵام پاشی ساڵێکی تر وەڵا دەبێ وەکو کابرای پێرار هەر بە دویاوێڵبی ئەی تۆ خۆت دەرسد وەرنەگرت خوا وای لێ کردی ئیسلام وای لێ کردی مەی خەپاڵ قەزا و قەدەری خوا هو من عندی ئەنفوسیکم خەتای خۆتانە نەخۆشی کۆڕۆنا لە ئارادایە بەڕێزان ئەوە هەموو زانستە ئێتە من حەقمان بەسەر ئەوە چییە لە پشتی ئەوە چی هەیە و چی کردەوە بەخوا سیاسەتی ئەم دنیا بە من و بە تۆی موسڵمان بەڕێوە ناچێت بەڵام من نەخۆش دەکەوم کاکە تۆ نەخۆش دەکەوی ئێستا ئێمە هاتووینە مزگەوت دەستخۆشی بۆ جەنابتان چەند جوانە هەمووی دەمامکی خۆی پێوەیە یان کەسی عوزلێکی هەبێت تاک-تاکێک ڕەم بێ ئەوەش تاک-تاکێک هەبێ هەناسەیتون بێ نەتوانێ بەکاری بێنێ نەتوانێ مەسافەیەکی زۆر بە دەمولوتیەوە بێ بەڵام چەند جوانە بەڕێزان خۆپارێزی بکەین چەند جوانە ئەم مەسافەیە خەتا خوا دەرگایەکی ڕەحمەتمان لێ دەکاتەوە ئێمە لە مزگەوتە نمونەی جوان نیشان دەین لە کامێراکانمانەوە لە تەلەڤیزۆنەوە ئەو ئەهلی مزگەوتەکەیە کە هەمووی دەمامکی پێوەیە ئەوە مامۆستای مزگەوتە تا ئاخر کەس ئەم مەسافەیە بەڕێزان تەوقە ناکەین دەست دەخینە سەر سنگ بەدڵێکی پاک دڵم پاکە لەگەڵتا ئەگەر دەستیش نەخەمە دەستەوە ئەم مەسافەیە هاتووێ ماڵی براکە شت مەکە ئەی تەلەفۆن بۆچی باشە کاکە دیارەکی بۆ بنێر وتارێکی بۆ بنێرە وتارێکی لە ڕێی موبایلەکەتەوە بۆ بنێرە گوێ لەم چەندەقە وتارە خۆشە بگرە لەم قورئانە پیرۆزە بگرە لەم فەرمودەیە بگرە هەواڵ پرسی بکە بەڵام پێویست ناکە بچی بۆ ماڵی توخوا تەعزیە ئەوە هەر نەمایە ئێستا خەڵک لێی گەرمتر بۆ بە دزی حکومەتەوە کە مردوویەک مردووە لێی مەکە بە چوار مردوو سێ چوار نەخۆشی کەشی بە کۆڕۆنا بۆ مەمرێنە وەڵڵا نەخۆشیەکە واقعە هەیە ئەوانەی گرتویانە گوێیان لێ بگرە چ عەزابێک دەچێژن لە چ ناڕەحەتیەکی گەورەدان ئەوانەی ئازیزیان لەدەستداوە پێ دەڵێن خۆزگا و عەقڵم ئێستا هەوای و تێکەڵاوی کەسم نەکردایە نەچوومە هیچ سەر قەبرانێک و هیچ پرسەیەک بەڕێزان بە ئاگامان لە خۆمان بێ نەڵێن خوا بۆ وای لێکردین هو من عندی ئەنفوسیکم خەتای خۆمانە لە هەموو شێ خێرێک هەیە دڵگرانیش مەبهێندە ئەگەر شتێکت لێ بەسەر هات خۆتی پێوە مەکوژە بڵێ خوای عیبرەتی لێ وەرگرم بیکەم بە دەرز بۆ داهاتووم چونکە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیان دەرکەوت چێ منافقە ئەوانەی یەقولون بئەفواههم ما لەیس فی قلوبهم دەمیان زۆر گەرم بوو بەڵام دڵیان بۆ گەم بوو تۆش لە ژیانە جاری وایە شکست دەخۆی ئەمجا بۆ دەردەکەوێت دۆست و دوژمنت چێیە زۆر خەڵک بە زمان دۆستی ڕاستەقینەت بوو زۆر کەس مەرحەبایی لەگەڵ تا گەرم بوو بەڵام لە شکستەکەیە بۆ دەردەکەوێت چێ خەمخۆرتە چێ دڵنەواییت دەکا چێ لەگەڵن نێو چاڵت بۆ هەڵدەکەنێ لەو موسیبەتە شادیسان خێرێکەر هەیە بەڵام گرنگەوەیە تۆ عیبرەتی لێوەرگری